سلااوتان لەبێت. نیوەڕۆی ئەمڕۆ عەدنانی حەمەیمینە ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر دۆسەی تیرۆرکردنی کاوەگەرمیانی چووە بنکەی پۆلیسی کەلار و خۆی ڕادەستی پۆلیس کرد. حەسەن محەممەد بەڕێوەبەری ڕاگەیاندنی پۆلیسی گەرمیان بە یەنارتی ڕاگەیان عەدنانی حەمەیمینە ئەمڕۆ چۆتە بەردەم پۆلیسی کەلار و خۆی ڕادەستی پۆلیس کردووە. وەفدێکی باڵای یەکێتی و پارتی بە سەرۆکایەتی کۆسەڵ ڕەسوڵ نەچیرمان بارزانی بە سەردانی گەیشتنە ئێران بە پێی زانێرەکان پرسی پێگەێنانی حکوومەت و کۆنگرەی داوی یەکێتی ئەجەندای کارەکانیان بێ. ماڵپەڕی فەرمی یەکێتی نیشتیمانی کوردستان ئاشکرای کرد وەفدەکەی یەکێتی پێگاچووە لە کۆسەڵ ڕەسوڵ و بەرەم ساڵح و هێرەورەی مەحمەد. وەفدی پارتیش نێچیرمان بارزانی سەرۆکایەتی دەکات. پارێزەرەکەی مەحموود سەنگاوی ڕایگەیان ئەو هەواڵانە ڕازین کە باز لەوە دەکەن مەحموود سەنگاوی لەو شوێنی کە ڕاگیراوە بازووی خۆی دێتە دەرەوە. حەبیب جا پارێزەری مەحموود سەنگاوی ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئێستا لە پۆلیسی سەنگاو دەست بەسەرە ڕەتی کردەوە ئەو هەواڵانە ڕاست بن کە باز دەکەن مەحموود سەنگاوی لەو شوێنی پۆلیس بۆی دیاری کردووە بە ئارەزووی خۆی دەچێتە دەرەوە هاتووە دەکات. سەرلەبیانی ئەمڕۆ لە گەڕەکی کازیوی شاری سلێمانی بۆمبێکی چەندراو لە بەردەماڵی عەمیدی کیسەبازی بۆ وەزارەتی پێشمەرگەی رێمتەقیەوە جگە لە زەرەری مادی هیچ زەرەرێکی گیانی بەدواوە نەبووە. عەمید بەختیار پایەق لە برساوی ئەسنادی وەزارەتی پێشمەرگەی هەرێم ڕایگەیاند تەقینەوەکە لە کاتژمێر 8 خولەک ڕووی داوە و لە ئێستاشدا باری تەندروستی خۆی و پاسەوانەکانی جێگیرە. ڕاشیگەیان کێشەی لەگەڵ هیچ کەس و لایەنێکدا نییە بەڵکو کارەکە تیرۆریستیە. نوری مالکی و نوێنەرانی کورد لە بەغدا لە کۆبوونەوەدان و ئەندام پەرلەمانێکی عێراقیش دەڵێ کۆبوونەوەکە بۆ قسەکردنە لەسەر نەوت تێرێبوو دواکەوتنی بودجەی عێراق. بەکر حەمەد سەدیق ئەندامی پەرلەمانی عێراق لە کۆتەی یەکگرتوو بە یەنارتی ڕاگەیان کۆبوونەوەکەی نێوان نوری مالکی سەرۆکوەزیرانی عێراق و ئەندام پەرلەمان وەزیرە کوردەکان لە بەغدا لە دوای کاتژمێر 12 نیوەڕۆی ئەمڕۆ دەستی پێکردو و تا ئێستاش بەردەوامە. پێشنیوەڕۆی ئەمڕۆ بەشێک لە خانەنشین کراوان لە بەردەم ناوەندی دابەشکردنی موچەی خانەنشینان لە سلێمانی گربوونەوە داوای پێدانی موچەی مانگی 12 ساڵی ڕابردویان دەکرد. تیمی ڕۆژنامەوانی NRT ویستی لێدوان لە بەرپرسانی بانکەکە وەربگرێت بەڵام ئامادە نەبوون لێدوان بدەن. ڕێبەری زیندانی کراوی پارتی کرێکارانی کوردستان لە پەیامێکدا ڕایگەیان ئەو ڕووداوانی لەو ماوەی ڕابردوو لە تورکیا ڕوویاندا نیشانی دەدا کە ئەگەر بەزووی هەنگاونن لێ دموکراسی لە وڵات نەیەتارا و تیشی وەک چۆن هەتا ئێستا لە بەرامبەر هەموو هەوڵدانێکی و خوددەداچیەکان وەستاونەتە لێرە بەدواوە بە هەمان شێوە دەبن. پێشنیوەڕۆی ئەمڕۆ ئۆتۆمبیلێکی بۆم ڕشکراو لە گەراجێکی گشتی لە ناوەڕاستی بەغدا تەقیەوە بەهۆی 4 کەس کوژران و 11 کەسی تر بریندار بوون. سایتی مەداپرێز بڵاوی کردەوە پێشنیوەڕۆی ئەمڕۆ ئۆتۆمبیلێکی بۆم ڕشکراو لە گەراجی عەلاوی کە سەرنشینان بۆ ناوچەی عەلاوی لە ناوەڕاستی بەغدا دەگوازێتەوە تەقیوەتەوە. کورتێک لە هەواڵەکان پێشکەشکرا هەرشاد بن.